ڕادیۆ گەڕان ئەمڕۆ پێشوازیمان کردووە لە 2 میلیۆنی زۆر عەزیز لە سەرچاوەی هونەری کوردیەوە لە شاری سابڵاغ، شاری چوارچرای مەهاباد، شارە جوانەکەی مەهاباد، بەڵبەندی ئاواز و گۆرانی و شعر و شاعیرە مەزنەکان کە ئێستا لە شاری سنەدان شێوش کاکە حەسەنجان کاک حەسەن مەهاباتی بەناوبانگ کە شانسی ئەوەیە بۆ لەگەڵ مامۆستای نەمەر حەسەن زیرەک لەگەڵ ماملەی نەمەر لەگەڵ کاک ناسر و باوکی شیوەک وی باسیدم ئاسپی باڵەبان بۆ یانایە بووە لەگەڵ کاک ئیسماعیلی باڵەبان کە چەندین جار ستۆدیۆکانی یاری جوان کردووە. ئەم خۆشەویستانە لێرن با گوێمان یەکدوو گۆرانی بێ دوای ژمارەی مۆبایلەکانتان بۆ خوێنمەوە ئەگەر ئەوەش حەسان کە دانیشتن و شەوانگەکانتان بڕازێنەوە لەگەڵم دەنی خۆشەویستانە دوای باسی تەمەنی کاکە حەسەن و هەندێک یادگاری خۆشتان بۆ جێڕێتەوە. با بچین لای گۆرانی بۆی جێتان لەو دەنگە ڕاستانە بێ دوای باسی ئەو شتانەکەین. خۆشەویستانم جاکاتیەوە هاتووە بەڵام ئەم دەنگخۆشە لە شاری سلێمانیە و حەزم ئەگەر مۆبایلەکەین باتی عەزیز نەبێ ڕسمێکی خۆی و مامۆستا حەسەن زیرەکی نەمەر هەرچەند من دوای پۆستێکم بۆتان لە فەیسبووکەکەی خۆم ئەگەر بۆم بنێرێت کاکە حەسەن ئەگەر مۆبایلەکەی دۆزیەوە ئێستا سەیری ئەو وێرەیەکەین کە
هەیەی لەگەڵ مامەسا ماملێ لەگەڵ مامەسای نەمەر حەسەن زیرەک لەگەڵ مامەسا ناسر ڕزازی لەبەرم لە خانەوادەیەکی هونەری بووە بەڵێ خۆشەویستانەکە کاکبران تەرکیز بات ئەوە کامیان ئەمە وێنەی بەڕێستە ئەوەی خۆم باڵ ئەمە خۆیەتی لەگەڵ مامەسا ماملێ کاک ناسر بەیەکەوە ئەوەی کەژباوە بێنە ئەوەش ڕسوولی نادە ئەوەش ڕسووی نادریە هەوە لەو یادگار ئەمەشیان وێنەی خۆی و مامەسا زیرەکی نەمرا کاک حەسەن ماواتی کاتێەوە تۆ پێمان بڵێت تەمەنت چەند ساڵە ئێستا خۆ تەمە درێژی ئێستا تەمەنی بەڕێستان چەند ساڵەوە تەوەلیدی 1322 دەبێتە 83 ساڵ 83 ساڵ ماشەڵای لێبێ ئەم بە 83 ساڵەوە ئەم پیاوە جوانی کە تەنیشت بۆ دانیشتووە ئێساش خزمەتی هونەری میلیەکە هونەری میلی لە ڕۆژهەڵات بەڕاستی زۆر بایەخی پێدراوە هونەری میلی ئەوان زۆر بە جوانی ئەو هونەرە ئەپارێزن ئەوە کاک ئەسماعیل لە ڕێگەی ئەوە من ئاغای عەزیمزادەم ناسی لە ڕێگەی ئەوە سوڵتان مەهابادیم ناسی ئەم کاکە ئەسماعیلە ماشەڵای لێبێ هۆکارێکی زۆر گرنگە بۆی کە زۆر لە هونەرمەندانی ڕۆژهەڵات بێمە بناسیێنێ بەڕاستی من تا ئێستا بە خزمەتی کاک حەسەن نەگەشتم ئەگەر بەهۆی یا مام ئەسماعیلە بۆ ئێم نەمەزانێم دەنگە خۆشە هەیە کاک ئەسماعیل چ ژمارە مۆبایلێکتان پێ بخوێنمەوە ئێستا ئەم خۆشەویستانە لێرن ئەگەر حەسان گەرەکو من ئەوە شانسانە بێ لەگەڵم دەنگە خۆشانە دانیشتن نەتوانن داوەتیان بکەن بۆ دانیشتنەکانی خۆتان بە ڕێگەی ژمارە مۆبایلی ئەگەر منتان وەرگێ من پەیوەندیان پێوەکەم ئەگەر خۆشیتان وەرگرت ژمارەی مۆبایلی کاک ئەسماعیل 0750 322 069 0750 322 069 دوایش دەکۆمنت بۆتان نەنووسن ئەوان لێرە کاکە حەسەنجان لێرێ و حەزەکەم گوێتان لە هەندێک بابەتی خاوێژ بێ مەسەلەن گەلۆ ئەڵێ مەقامات ئەڵێ شتی گەڕیان ئەڵێ حەزم کرد ئەمە دیارەوەنە سا دەبۆ ئەتەسمەی گۆرای بێژەکەمان تێکچێت بەڵام من سوێت حەزەکەم شتی خاو بڵێتەکەمانە شتی فۆلکلۆر گۆرانی خۆتان مامۆستا کە بەیەکەوە بن بەبێ من با تارەکە نابێت خۆمرێکە بڵێ ئەو منیرەی مامۆسا ئەو هینەنە ئەو حەیرانش باش بە حەیرانێک باشە جارە بە حەیرانێک بڵە بۆی کانیە برادانەکە خۆشتە بەڵاکانی مرادانە ئەوە فولە جارەکانی مرادان لەگەڵ واگە حەزە لێ مامۆسا جەزا چون هەزار بێ بۆ مامۆسا بۆ خۆی بازەڕبەکەی بگرێ ئەوە زەڕبەکەی نەخکاگانان جارە بەجێش وەڵا جارە ناتۆتە ئەو زەڕبە زەحمەت توێژێ ئەوە ناڵێ کانیە برادانەکەی باش وەسەر چاو کانی بێت لا هەرە زێر ڕۆژی ئەوە لێ دەدوای کاری برادەکەدا
والله أول خشوع لا 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 هم جرى ناصر كان برادر من بورا هم جرى أول خشوع برول الصايد كاميرا اسمه سشاري اسمه سشاري قويلا شاري لخوين بيستو استاذاني براسي اسبي تاريخك هذا حسب بم تاريخ من هالشيء اخذ اخو هالشيء بمقامي اشتيك بوخوت شلون اسبري تاك حسن هواتي هالشيء كمش بزاني ما شاء الله ضربه وضرب جيل شي باش زين لتاريخ والله انا اقول هو مقامنا تقول جات جولي مثلا حيرانك ابو خلاص هو كرج لقلم بو نايل دا بلا زور لو عاصمان لي دا أول دبلن بو كذا دنجي زور كم كل زاري وقت أو شاون ده ده قيران يكبخو هو بنا شايش كنا بجواز قلي دبشت خلقك حالي كده وصل يصل في المستوى دمكو كاكا ورا خواري أبيش تشوف سرتك هاتوا ولا من راوسة هل أو شيء ولا ده كتب بابا ورا خواري ولا اللي يا ابو هات خواري او زين ورا خواري كل خوا غزب اللي يقدر كوتشي ناكد بين اخو خد شام در بري كاكا او كم بسما سبر بشاي زماود الرشالات لا يما بداخوا شاي سابق طوي كتورغان تيغا نيف ساعه رقص عربيه نيف ساعه تركيه
نيو سعادية قرأي بيشوز كده بس لا أما زمان دو شو دو رجع سير شو سير رجع همي قراني قالوا جماعة مبارك حسن مهاباتي بس خوش بیا بوی همه هنرکانی ام پیا و هنرمندا دان خوشا من جوله بیا الله دعای گریه نکن لای بگه او ساتن که از سر خاطر دعای بود کنمو دیار لتاراگو آن شو خوب من نگلای دای 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 باران
دومان کردی بەس باسی سێ محەممەدی سەفەیەمان نەکرد ئایا بە دیداری شاد بووی لەگەڵی زۆر ئاگت لەگەڵ کردووە هیچ شتێک چی ئەری خۆزگام بۆ ڕۆژە بێسەر ئەو سارەبان زادە سواری بووم لە ڕێ بۆکان سواری بووم لە ڕێ کوڕە قستی ماشینەکەیژم بە سوار ماشینەکە بووم ئەو بۆ خۆشمەچی بوو باشە نەتوانینەکەمان بۆ بڵێ مادەمە هەر یەک کۆپریاتی کانی ئەین بڵین پیاو لێ بادینەکە حەسەزیەک بلوتی زۆر درێژ بوو هیچی ئەوەندە درێژ بوو پیاوە ئەویش ڕافیان کە حەسەن کتی فڵان کەس کتی بەڵێ کتی تو شەرەفت قسەیەکت بێ دەڵێم جوابم دەدەیەوە بە قسەم دەکەی کتی ئەراوڵە کتی تۆ لە ئەمردا بە دڵی خۆت ماسێکت کردووە لەبەر دووتی ئاوای کتی بۆ کا حەسەن کتی بۆی ناوێ نایڵێ بۆی ناوێ حەسەنیش حەزی لە قسەی خۆش بوو ئەوەندە قسە خۆش بوو بە قورئان ئالە و شاری سلێمانیا وەختێک چاخانەکەی بوو 10 نەفەر 5 نەفەر 4 نەفەر ئیتر ڕۆژ نەبوو لەو حافزەکان طبعاً خوێنەکان نەبان ئەرێ کاکە چاخانەکە حەسەن زیرەک لەکوێ دەناگوڵ لە فڵان جێ دەهات حەسەن زیرەک بە ڕەحمەت بوو قەدر عێزەت پۆلی دەدانێ و شێر چاخانی مەلاحمە بوو کاتە هاوخانەکانی مەڵەحمەد لەبانە بۆ خۆی ئەوێ بۆ ئەوەندە دەهاتە دەرێ پیاوێک بوو ئاغای ئەسکەندەری خەڵکی سنە بوو خۆی زۆر باسی ناڕەحەتی و ڕۆژانە شارەدار بوو ینی شارەدار لێرە ڕیسی بەرەدی ڕیسی بەرەدی بوو ئەسکەندەری کوتی کاک حەسەن ئەوە ئەوە بووە کەمە زا قوربان بڵێ چی خۆ من بەچین بۆ مەڵ نادرم سوو بۆڵ دزێری پێنا لێدا گەورەکەدەوە ئەوەندە ئەوانەکان گەورەکە ئەوەندە هاوکە دەرێت جا کوتی حەسەن وەرە باڕێت چون بۆ سەقەس شۆکی بیمان هینە شۆڕە بی خۆ دیارمەکی داوە زۆر لەیەکەوە هەموو شتێ باوەڕەکە سیچدانە داری بین ئەوەندە گەورە بوون ئێستا سێبەرێک بۆنی لەم ئاخرەدا لەو جێگای مەڵ لەم نەوەڵا حکوومەت تێکی بەکانی و بە ئاو بەمون هەر پڕی کردەوە ئێستا وشک و برین وەگەوە من هەموو برادرانی کە ڕۆژهەڵاتێت هەموو جارێ ئەوەندە لە دەمی مابدێ خۆشەڵەکانی مرادان ئەڵم خۆزگەجێک جاکانی مرادانە ببینی خۆزیەک جاریشکانی مەلاحمە ببینێ خۆڵەکانی مەلاحمە ئەوەیە ئەرە وەڵڵاکانی مرادان وەلەکانی مرادان خۆشە کانی مرادانیش لە منتقی مەهابەت وەڵڵا نەچوو وەلی کانی مرادان خەڵک دەچوو ئەو جێگایە پێم وابێ مرازی حاصل دوعا کردووە بەڵێ کەڵی کانی مرادای مرادێکی بێتێت بەیەک وەرانی هەمی سەفایەکی بە دیاری بەرنامە و کۆتایی بەرنامە جارێکی دووباتێکەمەوە کاک حەسەن مەهاباتی و کاک ئیسماعیل لێرەن ئەگەرتانێ شوارێکی خۆش بەیەکەوە بەستان بەرن دوای من لە کۆمنت و لە سەری سەرۆی پۆستەکەش ژمارەی مۆبایلەکان دانێم بزانم ئەی بۆ هەلامەتی سێمەوەی لەسوبای نەدەن ئەزانێت وەڵایی بەخۆی مەزانازانێت زۆر خاوە
کارمەندانی گەڕای میدیا رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان سۆشیال میدیای گەڕیان بەم نزیکانە تەلەڤیزیۆنەکەمان لە هەموو کوردستان دەکەوێتەوەیش سپاس بەخۆی ئێستا لە هەولێر و سلێمانی هەیە بەڵام لە ناوچەکانی تر تەلەڤیزیۆنەکەمان ڕاگیراوە لە ئێزی بۆکس و وەن بۆکس و چەند کۆمپانیەک تر بەم نزیکانە دێنەوە خزمەتتان بۆ دیکۆری ستۆدیۆ لە سبەینەوە ئەگۆڕێت و بە شێوازێکی جوان بەرنامەکان دەست پێکەینەوە ئەو کاتە بەرنامێکی زۆر جوانتر بۆ کاک حەسەنەکەین لەمێک دوو ڕۆژەیەکە لە سلێمانی مایەوە ئەگەر لە سلێمانی مایەوە بە کاک ناسریش هەوڵین لەبەرەی هاوڕێی خۆشەویست و دێرینێتی پەیوەندی پێوەکەین بۆ ئەمڕۆ ماڵاوایتان یەکەم ژمارەی ئیسماعیل دانم لە کۆمنتش و لە پۆستەکە شاگەر هەستان گروپ و ئێمە لە نزیکە و لەگەڵان دانیشتن دەتوانین پەیوەندیان پێ بکەن کاتێک